الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لبرنامج رامان بيم وخزمتان بمن بس رزامان دي رب العالمين وهيوادان مئوي آزي السودي لور بقرن. برزان بيك ودسين وخزمة سورة التكاثر كرب العالمين دفرمي ألهاكم التكاثر براستي ايوي مشغول كردية ئێوەی مەشغول کردێ تەکاثر و منافەسە کردن لەسەر کۆکردنەوەی دنیا مەشغولی کردین لە وەزیفە سەرچەکەی خۆتان کە تاعەت و عیبادە حتا زرتم المەقابر هەتا وەکو دەمرن و ئینجا دەتانبەن لە بۆ سەر قەبران ئینجا دەتانبەن با بڵێن لە ناو قەبردا دەتان شارنەوە کە لە بۆ فترەیەکە و لە ژیانێکی بەرزەخی پاشان بەرەو قیامەتە یاخود ئەلهاکم التەکاثر خەریکی منافسەنە لەسەر دنیا هەتا وەکو مەگەر بچن سەردانی سەرقەبران بکەن ئاخرەتتان بەبیر بینتەوە ئینجا دەفەرمی کەلا سەوفە تەعلەمون نەخێر بە هەڵەدا چوونە ئەنگۆ خەریکی منافسەن لەسەر دنیا لەو کاتەی کەوا مردی ئەوجا لە بۆت بەدیاردەکەوت چەند بە هەڵەدا چووی ثم کەلا سەوفە تەعلەمون دیسانیش لە بۆ تەئکید خۆی گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی دیسانیش لە پاشان سەوفە تەعلەمون یاخود لە ناو قەبر لۆت بە دیار دەکەوی کەوا چەند بە هەڵەدا چوو بووی ئینجا لە قیامەت لۆت بە دیار دەکەوی چەند بە هەڵەدا چوو بووی کە خەریکی کۆکردنەوەی دنیا بووی کەلا لەو تەعلەمون عیلمە اليەقین دیسان کەلا دیسان زەجرمان دەکا بگەڕێنەوە واز بین لەو تێگەیشتنە هەڵەیەتان کە وازان هەتا لە دنیا دەمینێن لۆی ئەوەندە منافسە یەکتری دەکەن نەخێر وانییە کەلا لەو تەعلەمون عیلمە اليەقین ئەگەر علمی یەقینتان پێبی واتە ئەگەر بە یەقینەوە بزانن ئەو دنیایە مەمەڕێکە و پێدا دەڕۆن و هەتا نامینێنەوە و مردن چاوەڕوانتان دەکاو قەبر چاوەڕوانتان دەکاو ژیانی بەرزەخ چاوەڕوانتان دەکاو قیامەتێکی نەبراوە چاوەڕوانتان دەکا ئەگەر یەقینتان بەو شتە هەبی ما ئەلهاکم التەکاثر ئەگەر یەقینتان لێرە جوابەکەی مەحذوفە وەکو زانایان دەفەرمون ئەگەر علمی یەقینتان هەبی شەک و گومانتان لەو قەزیەیە نەبی نایەن تووشی بابڕ خەریکی ئەو منافەسەیە نابن واز لەو منافەسەیە دەینن ئەگەر بێت و علمی یەقینتان هەبی کەلا لەو تەعلەمون عیلمە اليەقین ئینجا دەفەرمی لەتەرەون الجەحیم طبعا بالمناسبە دەبی لێرە بوەستی نابی وەصلی بکەی بە ئاەتەکەی دواترێ چونکە ئەگەر وەصلی بکەی معنایەکەی دەگۆڕێ کەلا لەو تەعلەمون عیلمە اليەقین لەتەرەون الجەحیم لەتەرەون الجەحیم واتە قەسەمەن بە سوێند جەحیم دەبینن جەهەنەم دەبینن هەمووتان دەیبینن کافر دەیبینی دەکەوتە ناویشی دەچیتە ناویش و خوا پەناماندا بەڵام کەسی ئیماندار بەس پێدا تێدەپەڕی بەسەریدا تێدەپەڕی بەسەر پردەکەی یاخود ئەگەر وئین منکم ئیلا واریدوها بە یەک لە تەفسیر و لێکدانەوەکانی ئەوەی کەوە ئەگەر بشتیتێ لەبەوەی بیبینی و بستەوە دەرێ خوای گەورە دەیپارێزی سوبحانەهو وتەعالا کەواتە وەکو گوتمان کەلا لەو تەعلەمون عیلمە اليەقین پێویستە لێرە بوەستی چونکە ئەگەر لەگەڵی وەصلی بکەی واتە ئەگەر یەقینت هەبێ ئەوجا جەهەنەم دەبینی ناوەڵڵا یەقینت هەبی و نەبی جەهەنەم هەدەبینی خوا پەناماندا لێوە پێویستە بوەستی بەس ئەسڵ بە ئەگەر یەقینت هەبی عیلاقی بە پێشەوە هەیە ئەگەر یەقینت هەبی خەریکی تەکاثر نابی ئینجا دەفەرمێ لەتەرەون الجەحیم بە تەئکید بە یەقین بە قەسەم جەحیم دەبینن هەمووتان دەبین بە موسڵمان و کافرەوە بەڵام وەکوتمە موسڵمان بەسەری تا تێدەپەڕی خۆی گەلۆر مەحسا بکە لەتەرەون الجەحیم ثم لەتەرەونەها عەین اليەقین ئینجا بە چاوی خۆتان دەیبینن بە چاوی یەقین دەیبینن بە چاوی یەقین دیارە بەڕێزان وەکو علمی یەقین کە لێرەدا باسکرا عین اليەقین باسکرا و حەق اليەقینش وەکو لە جێگایت کە باسکرایە ئەوەیە کەوا مەراتیبەکانی عیلمە کەسێکەوە پێت بڵێ شتێک هەیە کەوا زۆر شیرینە و زۆر بە ئیسفادەی ئەوە وەسفیتی ئەگەر سوسیقەت بە قسەکەوی هەبیتن ئەوە علمی یەقینت تێکەوە شتێک هەیە پێگوترێ هەنجین کاتێکەوە هەنجینەکەی هینا نیشانتدا ئەوە دەبتا عین اليەقین بە چای خۆت دەیبینی کاتێکەوە هەنجینەکەی دات و خواردتەوە ئەوە دەبیتە حەق اليەقین ئیتر ئێمەش ئێستا وەکو ئیماندار پێویستە یەقینمان بە قیامەتەوی بە بەهەشت و جەهەنەم هەبی و کاتێک کە چووینە قیامەت بە عین اليەقینیش بەهەشت و جەهەنەم دەبینین بە عین اليەقین دەیبینین و کاتێکیش کەوا چووینە ناو بەهەشت بە ئیزنی خوای گەورە دەبیتە حەق اليەقین ثم لترونها عین اليەقین ثم لتسألن يومئذ عن النعيم ئینجا دەفەرمی پاشان بە تەئکید لێدان پرسیار دەکرێتەوە لەو نەعیم و خۆشیانەی
کە لە دنیادا پێتان بەخشرا بوو، لەو نەعیم و خۆشیانەی کە پێتان بەخشرا بوو لە ماڵی دنیا لە چێت بەدەستهێنا، کوت سەرف کرد، لەو سیحەتە خۆشەی کە خوای گەورە پێتی بەخشی لە چیت سەرف کرد، لە هەموو ناز و نیعمەتەکان لێتان دەپرسرێتەوە، خۆتان ئامادە بکەن ئەو ناز و نیعمەتانی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا پێتانی بەخشی بوو لە تاعەتی خوای گەورە بەکارهێنا، واتە شکرانەت کرد، لە تاعەتی خوای گەورە بەکارهێنا یان کوفرانی نیعمەتەکانت کرد، بۆی کەوا پێت نەزانی ئینجا چووی کردتە وەسیلەیەک ئەو سیحەتە خۆشەت ئەو ماڵی کە پێتی بەخشی کردتە وەسیلەیەک لەبۆی کەوا مەعسیەتی پێ ئەنجام بدەی، خوا پەنامەندە کەواتە بەڕاستی هەموو ئەو شتان لێپرسینەوەی لەسرە مەگەر خوا بە فەزل و ڕەحمەت و گەورەیی خۆی لەگەڵمان بکاتن پێویستە بەدڵ شکرانەی بکەین، پێ بزانین، بە زمان دەری ببڕین کەوا هەمووی ناز و نیعمەتی خوای گەورەیەکەوە هەندە زۆرە پێمان ناژمێردرێ، پێویستە بەردەوام حەمد و سەنای بکەین و هەروەها ئەو ناز و نیعمەتانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەوڵ بدەین لە تاعەتی خوای گەورە بەکاری بینین، ئاگادار بین، نەیکەینە وەسیلەیەک لە بۆی کەوا خراپەی پێ ئەنجام بدەین ئەگەنا عاقبەتەکەی زۆر خراپ دەبی. خوا پەنامەندە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.